هەولێرەکاندا کە سنتەری ڕایەڵە ڕێکخستووە لە دووهەم شەوی ئەو فیستیواڵەدا چەندین تیپ و گروپ بەشداریان کرد و چەندین بەرهەمیان پێشکەش کرد. لە درێژەی بەڕێوەچوونی فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان کە سنتەری ڕایەڵ ڕێکی خستبوو لە دووەم شەوی ئەو فیستیڤاڵەدا چەند تیپ و گروپێکی تری بەشدار بووی فیستیڤاڵەکە نمایشی بەرهەمەکانیان کرد کە پێک هاتبوو لە گۆرانی و فیستیڤاڵ و هەڵپەرکێ و بەرە دەستپێکردنی فیستیڤاڵەکە بە چەند کاتژمێرێک لە کتێبخانەی گشتی ڕانیە گفتوگۆیەکی کەلتوری لە نێوان گروپ و تیپە کەلتوریەکان بەڕێوەچوو. دواتر لە کاتژمێر 8 ئێوارە هەریەکە لە تیپی میلی ئێزیدیان و تیپی قەڵای هەولێر و تیپی نهێلیا هونەری ژدەڤەرێ ئامێدی و تیپی هونەری شمشارەی ڕانیە نمایشی بەرهەمەکانیان کرد. کچەخانمێکی ئەندامی تیپی میلی ئێزیدیان خۆشحاڵی خۆی دەردەبڕێت بە فیستیڤاڵەکە و مامەڵەی هاوڵاتیانی ڕانیە لەگەڵیاندا. ئەو ئەندامەی تیپی میلی ئێزیدیان بە NRT وت ئێمە لە ماوەی بەڕێوەچوونی فیستیڤاڵەکەدا زۆر شتی نوێمان بینی و زۆر هاندراین و توانیمان زۆر جلوبەرگ و ڕەنگی جیاواز ببینین. فیستیڤاڵە خاسمان بۆ کچە ئێزدی گەلک باشە ئەم لێ دەرێ ئامادە بووین ئەم وەکی کچێت ئێزیدی گەلک کەیفامەتی کە ئەف خەلکی ڕانیە وەک خەلک جەماهیرێکی لێ دەرێ خرب و ڕاستی گەلکم کەیفت خۆش